ساڵانێکە دەریای ئیجە بووەتە گۆڕستانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە دەیانەوێت بگەنە وڵاتانی ئەوروپا. درەنگانێکی شەوی سێشەمە بەلەمێکی كۆچبەران بە 35 سەرنشینەوە لە دەریای ئیجەدا نوقم بوو. بەهۆیەوە جگە لە دایكێك سەرجەم سەرنشینەکانی خنکان. بەپێی دوایین زانیاریەکانیش زۆربەی قوربانیانی ئەو ڕووداوە خەڵکی هەرێمی کوردستان و دانیشتووی پارێزگای دهۆکن. وەزارەتی ناوخۆی تورکیا لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە شەوی 9 تشرینی یەکەم ژنێکی عێراقی با بەرگی مەلەوانیەوە کە جلەکانی بەری تەڕ بووە چۆتە فەرماندەیی جەندرمە لە شارۆچکەی کارابوورن و داوای هاوکاری کردووە. ئەو ئافرەتە کە ناوی مەهاباد ئیسماعیلە و تەمەنی 30 ساڵە و خەڵکی هەرێمی کوردستانە و لەگەڵ 5 منداڵەکەی و هاوسەرەکەی داویستویانە بەرە ئەوروپا کۆچ بکەن بە پۆلیسی تورکیای ڕاگەیاندووە. بەلەمێک کە نزیکەی 35 کەسی تێدا بووە دوای ماوەیەکی کەم لەوەی چۆتە نێو دەریاوە ژێر ئاو کەوتووە. مەهاباد بە فەرماندەیی جەندرمەی ڕاگەیاندووە بەدەم ئاوەکەوە هاتووە تا گەیشتوەتە وشکانی و سەرنشینەکانی دیکەی بەلەمەکە بێسەر و شوێنن، بەڵام لەبەر ئەوەی کە ئەو بەرگی مەلەوانی لەبەر بووە نوقم نەبووە و دوای 28 کاتژمێر مەلەکردن لە خنکان ڕزگاری بووە. وەزارەتی ناوخۆی تورکیا و تووشێتی ڕاستەوخۆ لەسەر وتەکانی ئەو کۆچبەرە پرۆسەی گەڕان و ڕزگارکردنی کۆچبەرەکان دەستی پێکردووە و بەپێی دوایین ئامار تەرمی 15 لە سەرنشینەکانی بەلەمەکە دۆزراونەتەوە و تا ئێستا چارەنووسی سەرنشینەکانی دیکە بەنادیاری ماوەتەوە. لەو بارەیەوە ئاری جەلال سەرپەرشتیاری گشتی فیدراسیۆنی پەنابەرانی عێراق لە هەرێمی کوردستان بە پەیامی ڕاگەیاند بەپێی زانیاریە سەرەتایەکانیان تا ئێستا تەرمی 15 کەس لەو کۆچبەرانە کە دانیشتووی پارێزگای دهۆک و قەزای زاخۆن دۆزراونەتەوە و سەرجەم ناسنامە و ڕەگەزنامەی باری شارستانی قوربانەکان لە لای فیدراسیۆنەکەیان پارێزراوە و پێدەچێت ژمارەی قوربانەکان لە چەند کاتژمێری داهاتوودا بەرز بێتەوە. ئاری جەلال وتیشی بەپێی ئامارەکانیان لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا زیاتر لە 350 هاوڵاتی لە ڕێگا سەخت و دژوارەکانی هەندەران گیانیان لەدەستداوە و لە ڕووبارەکاندا خنکاون و تەرمی زیاتر لە 160 کەسیان گەڕاندوێتەوە بۆ کەسوکاریان و چارەنووسی زیاتر لە 130 کەسیش تا ئێستا بەنادیاری ماوەتەوە و هیچ لەبارەیانەوە نازانن. بەپێی ئەو ناوانەی کە لای فیدراسیۆنی پەنابەران تۆمار کراون باوکێک و 5 لە منداڵەکانی خنکاون و 5 کەسی تریش لە قوربانەکان ئەندامی یەخێزانن. خنکانی دەیان هاوڵاتی هەرێمی کوردستان و پارێزگای دهۆک لە کاتێکدایە کە تەنها 2 هەفتە بەسەر بەڵێنی ئارامی و هەلی کار و خزمەت و کوردستانێکی بەهێزی دەسەڵاتداراندا تێپەڕ دەبێت بەهۆی ئەوەی هاوڵاتیان بڕوایان بە بەڵێنەکانی دەسەڵاتداران نییە لە جێگای کۆچی ئارەزومەندانەوە بە شێوازی یاسایی ڕێگەی قاچاق بۆ هەڵهاتن لەدە زوڵم و ستەمی بەرپرسانی هەرێمی کوردستان دەگرنە بەر کە ماوەی 27 ساڵە ناومێدی دەبەخشنەوە لەبەر ئەوەی منداڵ و نەوەکانی خۆیان لە دەروی وڵات لە خۆشگوزەرایی دەژین لە خەم و مەینەتی هاوڵاتیان تێناگەن.